لێرە مەسریەکان فڕۆکەوانەکانیان زۆر باشن، ئەوە نین بڵێ ینی فڕۆکەوانی مەسری ئەگەر بگەڕێیتەوە بخێنیتەوە مەسەلەن معرەکەت المەنسوورە سەری فڕۆکەوانی مەسری چی کرد. شتێکیشە ئەگەر باسی بکەم دەربارەی فڕۆکەوانی مەسری، من وەکو وتومە مێک بستویەک فڕۆکەیەکی کۆنە لەگەڵ ڤان تۆما بڵین لە هەفتاکان لە هەفتا و سێیە دوو فڕۆکەوانی مەسری کەوتە شەڕ لەگەڵ 6 ڤانتۆمی ئیسرائیلیا. فڕۆکەوانە مەسریەکان دوو کەس بوون، نەقیب ئەحمەد کەمال المەنسووری لەگەڵ ملازم ئەوەل حەسەن لوتفی. مێک کەکەوێتە شەڕ مێک بستویەک ئەبێ لە سێ چرکەیە 3 دقەیە شەڕەکە کۆتایی پێبێنێ، چونکە کە ئافتەربێرنەرە خاتە ئیش لە 1 دقەیەکە 200 لترەخوا 200 لتر سوتەمەنی سەرفەکاتن. 3 دقە بێ بکەوێتە شەڕ و دەرچێ لە شەڕەکە، ئافتەربێرنەر بخاتە ئیش و دەرچێ لە شەڕەکە یان نەجاتی بێ. ئەم دوو فڕۆکەوانە مەسریە 13 دقە بەرامبەر 6 ڤانتۆم شەڕیان کرد. لە کۆتاییە نەقیبەکە ئەحمەد کەمال المەنسووری توانی قائدی تەشکیلی ئیسرائیلەکان بخاتە خوارەوە ڤانتۆمەکە و ڤانتۆمەکەی خستە خوارەوە. لە کاتی گەڕانەوەیان کە بێرنەریان خستەیش ئافتەر بێرنەر گەڕانەوە سوتەمەنیان نەما لە ڕێگا لە سینا، مەجبور نەقیبەکە لەبان جادەیە دابەزی، شەقامێکی دۆزیەوە توانی دابەزێ لەبانی. دووەم مەچینەکەی کوژایەوە حەسەن لوتفی کێشای بە عەرزا و تیای مرد.